کەم بێت و مەسەلە کۆمەڵایەتیەکانی ژنان کەمتر بەرچاو بگیرێ بەڵام بەخۆشیەوە لەگەڵ بەرەو پێشچوونی دنیا ئاستی زانیاری ژنانش بەرەو پێش چووە و توانیویانە تا ڕادێکی زۆر دەستڕەسی بە مافەکانی خۆیان پەیدا بکەن وە بێنە ناو کۆمەلگا و بەهاتنە دەرەوەیان لە ماڵژن دەستڕەسی بە مافەکانیان پەیدا بکەن و بیسەلمێنن بەڵام شتێکی کە زۆر گرنگە مەنەزێر من ژنان دەبێ بوون و مەوجودیەتی خۆیان لە کۆمەلگادا بسەپێنن و خاوەن بیر و ڕای ئازادی خۆیان بن لە هەمان کاتدا بڕیاردەر بن لەسەر مەسەلەکانی خۆیان بتوانن بڕیاردەر بن خاوەن بیر و بۆچوونی خۆیان بن دەتوانن بێگومان سەرکەوتوو بن و زاڵ بن بەسەر هەموو کێشەکانیانە یەکێتی دموکراتی کوردستانی ئیرانی ئەو مشکلاتانە هەموو چارەسەر کردووە یەکێتی ژنان لە حاڵی حازردا ڕێکخراوێکە لە حاڵەتی خەباتدایە ڕێکخراوێکە بەڵام بەخۆشیوە دەتوانین بڵێن ئەگە 100% نەیتوانی بێ توانیوێتی دەور و ڕۆڵی خۆی ببینێ لانی کەم توانیەتی هۆشیاریەکی کۆمەڵایەتی بدا توانیوێتی بە پێ و بەرنامە ساسنامەی کە هەیەی و لەو چوارچێوە مەحدودیەی کە هەیەی لە حاڵەتی خەباتدایە ئەمە کاتێک ڕێکخراوێکی مەدەنی وەختە ناو کۆمەلگای خۆی دانەبێ بتوانێت بە شێوەیەکی بەرفراوانتر ڕۆشنبیری بدات و لەناو سەردەمچین و توێژەکانی کۆمەلگادا بێ بەڵام لە چاو مەحدودیەتش بە نەزەری من ڕێکخراوی یەکێتی ژنان توانیوێتی هوشیاریەکی باش بە ژنان بدات. سپاس 2 دقیقە وەختیمانە کەس هەیە حەزەکە قسە بکە بۆ پرسیاری دیکە بەڵێ لە بەڵێ گەلێک سپاس دەکەم ڕاستی من ویستم شتێک بڵێمەویش ئەوەیە کە مافی ژن من دەمەوێت بەڵام ژن بۆ خۆی دەبێ بێتە پێشێ مافی خۆی وەرگێ نەک ئەوەی کە داوا بکایان بیاوێ کەسێک بۆی دابینکە بۆ خۆیان دەبێت دەست پێشخەر بن بۆ ئەوەی مافەکانی خۆیان بەدیبێنن. گەلێک سپاس بە ئەو خاتونە فەرمون گەلێک سپاس بژی پیرۆزبای ژنە بەرنامەتە گەلێک سپاس هەر بژی هەریدارم ئەو بەرنامانە هەمیشە ژنێ هەنەگی بۆستات هەنە حتەنها گیم بوونە مەسەل بەرنامەتە دیانی گەلدە حەزکم زووتە بن سە مەسەلەی ژن و سە مەسەلەی ژن قسەکن جارێکی دیکە ئەو پرسیارە دووبارە دەکەم هێرخوانە میکرۆفۆن پیشنهاد دەکەن بۆ لای جەنابتان ما فکر دەکەم کەمتر لە 2 دقیقە کاتمان مایە مشکلاتی لەسەر ڕێگای یەکێتی ژنان چینە؟ مشکلەمان زۆر لەسەر ڕێگایە ئێمە ناتوانین بەڵێ هەر ئەساسیەکەی ئەوەی کە حانەکانە دەمان هەیە پێشی خۆکوژی بگرین پێشی خۆشتان بگرین پێشی ئەوەی بگرین کە ژنانمان چیدی نەچەوسێنەوە پێشی ئەوەی بگرین کە ژنان بتوانن لە زۆر شوێن و کۆڵ و کۆمەڵگادا نەزەر و بۆچوونی خۆیان بڵێن ژنانمان ئەلحانەکانە بەخۆشیەوە لە ئێرانی کە زۆرتر دەستنە دانیشگایە وەلی دیسان مەحدود دەکرێنەوە کە ناهێڵن لە زۆر ئیدارە و ئەوانە مەحدودیان دەکەنەوە کاریان پێنادەن ئەقەلی کەم بتوانین منداڵەکانمان کچەکانمان وا بار بێنین مەسەلە زۆرە کاک میهران ئەگە بیتەوێ باسی بکەیت من یەکێک لەوە ئەو یا پرسیارانە دەکەم خەڵک زۆر جاران پرسیار دەکە گوێم لێ بیا پرسیاری خەڵک دەکەم دەڵێن بۆچی لە ڕێبەرەتی حەزبی دموکراتدا ژن کەمە دەڵێن بۆچی لە ناو حەزبی دموکراتدا زۆر جاران پیا و زۆرتر لە ژن دیارن پرسیارێکی باشە کە بۆەوەی کە خەڵکیش ئەو پرسیارەی کە لە جەنابەت کردووە بە خەڵکیش ڕابگەێنین بەداخەوە ئەمن دەتوانم ئەوەی بڵێم بۆ دەڕێبەرایەتیدا ژن کەمە هەمیشە پیا و زۆرتر هاتووە تا ئەوەی کە هاتووەتە مەیدانێ و ژنەکە لە پشتی پەیماوەتەوە وەلی کاری ژنەکەی کەمتر دیارە کەم ڕەنگترە ژن زۆرتر بە خاتریوەی کە منداڵەکەی بپارێزی ژن بە خاتریوەی کە جێگە و پێگەی پیاوەکەی بپارێزی ژن بە خاتریوەی کە بتوانی پشتیوانێک بی بۆ مێردەکەی چەلی وایە کەمتر چالاک بووە هەمیشە خۆی فەدا کردووە دوایەکانە مەسلەیەکی دیش لەو مەسەدا بەقەسرە بخۆی بەڵێ هەیە منەوەی دەڵێم بەلی ئەوەش دەتوانین بڵێن ئیشارەی پێ بکەین لە چەندین جاریجە و پرسیارە لە من کراوە ئەمە دەم هەوێ لێرەکانە ئیشارە بەوەی بکەم ئەمە ژنی چالاکمان زۆر هەیە ژنمان هەیە کە بەڕاستی ئاکتیون کە دەتوانن نەخشی ڕێبەرایەتێکی باش بازی بکەن وەلی بەداخەوە بەهۆی وەی کە شۆڕشەکەمان زۆر دوور و درێژ بۆتەوە ژنان زۆرتر ڕویان لە ئوروپایە کردووە ژنانمان هەیە لە نێو خۆدا زۆر چالاک و فعالن ئەوەیە کە کەمتر دەمێننەوە دە شۆڕشدا و کە بتوانن بێنە جێگەی ڕێبەرایەتی یەکێک لە مشکلەکانی دیشمان ئەوەیە بۆی کە
ئاگادارێکیش بی بۆ خەڵک دەنا ئەوە نییە کە بڵێن حیزبی دموکرات پێشی ئەوەی دەگری باوەڕی بەوەی نیە ژن و پیاو دە کۆمەلگادا دا سیاسەتدا وەک یەک نەبن. بەڵێ gelek spas bo wan gotinana spas bo baştariya we bi giştî bi gotina Kurdî gotin ki kewna dibêje şêre çi jine çi mêre gotinê di jî hene dibêjin eger mêrek serkevtî be jinekî baş bi serî wî ye bîna we dît ew xebat û berxwedan bi hemû awayî berdewam e çi ji aliyê newşên nû newşî ku xebata û berxwedan û neslên û newşên berê dibine pêşê çi li aliyê jin ku peşkî herê giringî civakekî komelgayekî giştî civaka cîhanê û betayebet civaka me ku digire hemû cara bi hev re tevî mêran wek hev û بۆ حاڵ دەدەن کەس باسی مێ ناکە ku li nav komelga Kurdî de piskirêka jina jî çinin e bîna hemû cihanê heye lê bîna wan dimînin yekîtî jinekî demokrat hewl dide bi hemû şîweyê tevî xebat û berxwedan û çareserî û pirs muşkilatê netevî muşkilên jin jî ku bixwat cihan hemû bas dike ew jî meselê çareser bikin û gor gotin û boçûnê wan dîtin û çelekiyan gelek jî çûne pêş. Spas bo beşdariya we û spas bo ew ku bi me re bûn û bi wî awayî ve dîvan dewlemend kir. Spas bo bînerê rêzdar jî ku hetanî niha bi me re bûne hetanî dîdar kidin û mijar kidin her li xweşiyê de bin. Xatirê we.